تەرمەڕەق بووەکەی بەختیار ئەنوەری تەمەن 26 ساڵ دوای 20 ڕۆژ لە کۆچی دوایی گەڕێنرایەوە نیشتیمانەکەی و لە مەراسیمێکدا ئەسپەردەی خاک کرا. خانەوادەی بەختیار بەدەم هەنسک و قوڕگی پڕگریانەوە پەیامیان بۆ تەواوی خێزانەکان هەیە تا چیدی کەس وەک ئەوان جەرگ سوتاو نەبن. وڵا پەیامان بۆ گەنجانە ئەوەیە جارێکیان ئیمامی عومەر بە پێغەمبەر صلی الله علیه و فەرموو یا رسول الله ئامۆژگاریم بکە. پێغەمبەر صلی الله علیه و فەرمووی کەفا بالمەوت وعیظە. با ئەم کوڕەی ئێمەی تر وەکو وعیظە وەکو ئاگادارکەرەوەیەک بۆ باقی گەنجەکانی تر واز بێنن لەم بینە و دانیشت لە ماڵ. هاوشێوەی پرسەکەی هاوڕێیانی بەختیار لە ڕۆژی گەڕانەوەی تەرمی ناوبرا و ئەسپەردەکردنی هاوڕێیەتی تەرمی هاوڕێکەیان کرد و بەڵێن دەدەن هەموویان بەختیارێک بن بۆ خانەوادەی هاوڕێکەیان تا ئەوەی ڕۆحی بەختیار پێچەوانەی جەستەکەی ئارام و شاد بێت. تووشی شۆکی کردین، دڵی هەڵقرچاندین، تەنها دایک و باوکی جەرگی نەسووتا. خی گەورە ئاگدارە هەموو کۆمەلگای کەمپەکە بەڕاستی دڵمان هەڵقرچا بووی، چونکە کوڕێکی مەهرەبان بوو، کوڕێکی ئەهلی مزگەوت بوو، کوڕێکی بێ ئازار بوو، کوڕێکی کاسب بوو، بەس تەنها تاوانی ئەوە بوو ویستی بە دوای ژانێکی شایستەدا بگەڕێت بڕیاری کۆچیدا بەداخەوە بە خدیاوەری نەبوو. بەختیار ئەنوەر دانیشتووی کۆمەڵگەی باریکە بوو لە باشووری خۆرهەڵاتی پارێزگای سلێمانی. دوای ئەوەی بە مەبەستی گەیشتن بە وڵاتانی ئەوروپا ڕێگەی هات و نەهاتی گرتەبەر بەهۆی سەرماوە گورچیلەکانی سست بوون، هاوڕێکانی بە بێهۆشی تا وڵاتی ئەڵمانیای دەبەن. بەڵام 23 مانگی ڕابردوو بەهۆی زیاتر تێکچوونی باری تەندروستیەوە لە وڵاتی ئەڵمانیا کۆچی دوایی کرد. بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە لە ڕێگەی فڕۆکەخانەی سلێمانیەوە جەستە تەزیوەکەی بە خانەوادەکەی درایەوە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، کۆمەڵگەی باریکەی سەر بە ناحیێ عەربەت.